بەنسبەت شێرپەنجە بە شێوەیەکی گشتی بریتیە لە زیادبوونی خانەکانی لەش. یعنی بڵێن خانەیەک ئەبێ بە 2 ئەبێ بە 4 ئەبێ بەش وردە وردەوای لێ ئەبێ بە گرێ ئەوەی کە ئێمە دەستی لێین لەوانەیە بە ملیۆنەها گرێ بێ. ئەمە بە شێوەیەکی گشتی لە مەمکە هەر هەمان شتە بڵێن شێرپەنجە خانەکانی لەشە زیاد ئەکا سەرەتا لە مەمکە ئەگەر کۆنتترۆل بکرێ ئەوە عیلاجی ئاسانترە طبعاً ئەتوانی بنبڕیکەی بەڵام ئەگەر خانمێک پشتگوێی بخانەیە بەدەمیەوە ئەوە لە ممک نامێنێتەوە وردە ئەو خانانە لێ هەڵ ئەکەنرێ و بڵاو ئەبێتەوە بۆ باقی لەش کە ئەڵەی جۆرەکانی دەکتەڵ و لۆبیولەرمان هەیە. اینجا ئێمە بەنسبەت ممکەوە چی مهمە قۆناغەکان یعنی جۆرەکە زۆر مهم نیە هەر کامێکیان بێ دەکتەڵ بێ یان لۆبیولەر بێ قۆناغەکەی بۆ ئێمە گرنگە. قۆناغی 0 و 1 لە مەمکە قۆناغی کە چووە لمفەگرێکانی ژێرباڵ لە مەمکە کە تێپەڕی ئەوە ئەبێ بە قۆناغی 2 یان 3 بە پێش ژمارەی لمفنۆدەکان کە ئیگرێتەوە کە لمفەگرێکانی ژێرباڵ تێپەڕی بڵاو بوویەوە بۆ نمونە بۆ مێشک ئێسقان سی جگەر باوترین چوار شوێنە کە شێرپەنجەی بەمک بووی بڵاو بێتەوە ئەوە قۆناغی 4 وەکو جۆرەکە زۆر مهم نییە کامیان بێ قۆناغەکە بۆ ئێمە گرنگە لە چی قۆناغێکە زائیدەن وەکو چەند کرایتیریایەکمان هەیە مەسەلەن جۆری شێرپەنجەکە مەسەلەن هەمانە هۆرمۆنی نەگەتیڤە ئەوە هارە هێرسپتینی پۆزیتیڤە ئەویان هارە یعنیا بە لای خۆمانە هەنێ مستەڵەحمانەیە پێ ئەڵێن پرۆگنۆستیک فاکتەر یعنی ئەو شتانەی لە یەکێکە هەبوو لەو شێرپەنجەیە ئەڵێن ئەم شێرپەنجەیە هارە لەوانەیە چارەسەرێکی زیاتری پێویست بێ بە پێچەوانەشەوە گەر ئەوانەمان نەبێ زیاتر دڵخۆشە بین بە نەخۆشەکە ئەڵێن نەوەکەی تۆ زۆر هار نییە لەوانەیە کۆنتترۆلی ئاسانتر بی. طبعاً شێرپەنجەی مەمک من بۆیە یەکسەر باسی قۆناغم کرد کە دەستمان پێکرد چەند قۆناغەکەی سەرەتا بێ چارەسەرەکەی ئاسانترە بەنسبەت چارەسەرەوە ئێمە 5-6 چارەسەرمان هەیە لە هەمووی گرنگتر نەشتەرگەریە دوایی عیلاجی کیمیاوی پاشان تیشک ئەوەی کە خەڵک پێڵێ لەیزەر عیلاجی هۆرمۆنات هەیە عیلاجی بایۆلۆژی هەیە و ئێستا عیلاجی لەوانە تازەتریش هەیە هەر ئەوەی کە ئاماژەم پێکردوتم نوعی شێرپەنجەکە هۆرمۆنەکانی چۆنە پرۆگنۆستیک فاکتەرەکان بە پێی ئەوە تۆ بڕیار چی نەخۆشیەک چی عیلاجێکی بۆکە یعنی ئەوە نیە بڵێ هەموو قۆناغێک هەموو نەخۆشیەک ئەم 5 چارەسەرەی بۆ ئەەکەی تا سەرەتا بێشتەکە لەوانەیە چارەسەری کەمتر پێویست بێ و بە تایبەت لای خانمان چی گرنگە لابردنی مەمک بە تەواوەتی لەگەڵ کیمیاوی ئەو دوانەیە کە زۆر لێ ئەترسن ئەگەر شێرپەنجەکە ئەو خانمە زوو بێ بەدەمیەوە چەند حەجمی گرێکە بچووک بێ ئەو نە ئەی پارێزێ لە لابردنی مەمکەکە یعنی جاری وایە تۆ بەس بە لابردنی گرێکە و تیشکێک ئەو خانمە نەجاتی ئەبێ ئەگەر بڵاو نەبوو بێتەوە کیمیاوی وەرناگرێ بۆ نمونە لەبەرەوە چارەسەرەکان بەپێی قۆناغ و جۆری شێرپەنجەکە ئەگۆڕی باوترین تەمەن ئەتوانین وەکو من لای خۆمان لە سلێمانی ئەوەی کە نەخۆشەکانیان لە لای ئێمە باوترین تەمەن لە 40 ساڵیایە لە 30 زۆرمان هەیە هەمانە گەنج 18 ساڵ 19 20 22 بەڵام ئەوانە تاکوتەرا ینی زۆر باو نییە و شێرپەنجە یەک شتی هەیە لەگەڵ تەمەنا زیاکە ئێستا ئێمە بۆ نمونە کچێکی گەنج تەمەنی 16 ساڵ 20 ساڵ ناڵێن هەموو مانگێک هەموو 6 مانگ جاری وەرە بۆ بشکنین بەڵام تەمەن لە 30 و 35 لایە کە ئەبێ بە 40 ئەبێ بە 50 بە 60 زیاتر لە شێرپەنجە ئەترسین چونکە باوترین مەترسی بۆ شێرپەنجە بریتە لە تەمەن هەموو مرۆڤێک کە ئەچێتە تەمەنەوە ترسی شێرپەنجەی تیا زۆر ئەبێ لەبەر ئەوە وە کۆنەی بە کورتی بڵێن ئاماژە یعنی ئەوی لای ئێمە هەستی پێکەین باوترین تەمەن تقریبا لە چلایە هەر بۆیە ئێمە تەمەنی 40 ساڵمان لێرە داناوە بە سکرینین ئەوەی کەڵێن پشکنینی پێشوەخت ئەبێ خانمان هیچیشیان نەبێ ئەبێ بێن ئەشعەی مەمۆگرافی بگرن طبعا ئەم هۆشیاری دەربارەی شێرپەنجەی مەمک نەک لە مانگە لە هەموو ساڵەکەیە گرنگە بەڵام ئەم مانگە سەرتاسەری جیهان تەرخان کراوە کە ئەڵێن ئۆکتۆبەری پەمەی تەرخان کراوە بۆ هۆشیاری مەمک زۆر گرنگە هەروکو ئاماژەم پێکرد چونکە شێرپەنجەی مەمک هیچ نیشانەیەکی نییە سەرەتا ئەوەی کە ئێمە ئەمانەوێ زوو دەست نیشانێکین هێشتا لە قۆناغە سەرەتایەکان بێ زۆربەی جار هیچ نیشانەیەکی نییە ئەوەی کە لە پشکنینەکان ئەیدۆزیتەوە هەر لەبەر ئەوەیە کە فەرمووت کەی پێویستە پشکنین بکەن تەمەنی 18 ساڵ بۆ سەرەوە هەموو کچێک لە ماڵەوە خۆی ئەبێ مانگانە یەک جار دوای سۆڕی مانگانە پشکنین بۆ خۆی بکە کە تەمەن گەشتە سەر و 30 ساڵ بۆ سەرەوە هیچی هەبێ هیچی نەبێ
پێویستە سەردانی پزیشکی پسپۆری مەمک بکە بۆ ئەوەی پشکنینی بۆ ئەنجام بە دوای ئەوە ئێمە ئەو تەمەنەمانداناوە بڵێن سی بۆ سەرەوە بە هەموو کەسێک ئەڵێن 6 مانگجارێ ئەبێ بیتەوە بۆ پشکنین هەروکە ئاماژەم پێکە شێرپەنجە ئازاری نییە شێرپەنجە نیشانەی نییە کەوای لێ هاوبوو بە گرێکی گەور و دەستی بەرکەوت ئەوە زۆر درەنگە جاریوای لە ساڵ 50 بڵاو بۆتەوە قۆناغەکەی پێشکەوتوترە لەبەرەوە ڕێنمایی من نەسیحەتی من بۆ خانمان ئەوەیە بۆ مەمک ئەبێ لەسەر ساغی پشکنین کە ئێمە زۆر جار ئەڵێن تۆ تەمەن لە 50 ساڵە بۆ نهاتووی بۆ پشکنین ئەڵێ شیرم ماوە بە 4 مناڵ من پشکنینم بۆ چییە یعنی وای زانی کە شیریا بە 4 مناڵ ئیتر توش نابێ هیچ شتێک نییە ڕاستە ئەوانە نسبێک لە شێرپەنجە ئەو پارێزێ بەڵام هیچی گەرنتی لە ساسە نییە لەبەر ئەوە هەموو خانمێک ئەبێت لەسەر ساغی بە پشکنینی مەمکی بکە دواتر ئێمە لە پشکنینەکانە هەر خانممە و بە جۆرێک متابعی بۆ دائنێن من خانمم لایە بۆ نمونە مەمکی یەک دنیا گرێ و هورمۆنی بەرزەکی سیتایە ئەوە خۆ ناڵێم ساڵێکی کەورە بۆ پشکنین جاری وایە 2 مانگی بۆ دانی جاری وایە 6 مانگی بۆ دانی یعنی تۆ ئیشی ئێمە وەکو پزیشکی پسپۆری مەمک چییە ڕێنمایی چۆن هاڵێ ئەی خەیتە سەر سکە ڕێنماییان نەکەین من نەخۆشی وایڵم ساڵێکی ترۆرەوە نەخۆشی وایڵێم 20 ڕۆژی تریەیتەوە ئەم کێشەیە و هەل نەبوو من زەرعێ بۆ وەرەگرم ئەگەر ئەمە چارەسەر نەبێ یەکسەر من گومان ئەەکەم ئەمە شتێکی خراپ بێ لەبەر ئەوە هەموو تەمەنێک هەموو خێزانێک پشکنینی خۆی هەیە بۆ نمونە ئێمە ئەگەر 2 خانممان لابێ هەردووکیان گەنج بن یەکێکیان خوشکێکی شێرپەنجەی مەمکی هەیە یەکێکیان نیەتی پشکنینی ئەم لە ئەو جیاواز ئەبێ ئەو کاتە من پشکنینەکان لەوانەیە هەمووی بۆ پێش بخەم ئێمە وەکو خۆمان من بۆم ئەگرێ هەر پەیجێک هەر کەناڵێک هەر کەسێک هەر لایەنێک پێی وتوم نەموتووە نە مقابل لەبێ پەیجی خۆم هەیە لە فەیسبوک لە تەلەڤیزیۆنە ئەڕۆین حتا جاروبار هەر بەخۆ بەخش چوین بۆ دەرەوەی شار بڵێن لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان لەگەڵ مەکتەب لەگەڵ تەلەبە وتوانە لە چەمچەماڵ بۆ نمونە لە هەڵەبجە لە عەربەد لە فڵانە شوێن دکتۆرە خانمان کۆ ئەەکەین و ئەتوانی بێ محازەرەیەکمان یعنی هۆشیاریەکیان پێ بڵێ وتومە بەسەر چاو بەڵام ئەمە ئێمە دەستمان ناگا بە هەموو شوێنە دوورە دەستەکان بەڕاستی ئەمە یان ئیشەکە بە سەراحەتە بێ حکوومەت پێی هەستی طبعا من خۆم 13 ساڵە ئیشی مەمکەکەم سەرەتا کە دەستم پێکرد لە 2009 کەم جار ئەمان بینی بە سەراحەت قۆناغێکی سەرەتا بێ زۆربەی جار کە ئاها قۆناغەکە پێشکەوتوو بوو ئێستا خۆشبەختانە شتێک باشترە بەڵام هێشتا لە ئاستی پێویستانیە ئێستا ئێمە ڕۆژانە خانمێکی زۆرمان هەیە هەر نەخۆش نین من هەر پیان ناڵێم نەخۆش چونکەڵێ دکتۆرە هیچم نییە لەسەر قسەی خۆدوتە 6 مانگی تر ئەم گرەیە پێویستەکە متابعەیەکی بکەین یان تۆ لە خێزانەکەتانە شێرپەنجە زۆرە هەستت بە ناڕەحەتیەک نیشانەیەکی تازەکرد یەکسەر وەرەوە یعنی خانمێکی زۆر کەیە بۆ لای ئێمە ئێستا بە سەراحەت فێرمان کردوون ناڵێم خستومانەتە سەر سکەی تر خۆی ئەزانی ئەڵێ دکتۆرە پێوتوم بیرم خەرەوە دوای ساڵێکی تر من سەرەی مەمۆگرافیمە دوای ئەوە نەیتر پێوتومە فەحس ئەەکەین چی ئەەکەین لەبەر ئەوە ئێستا باشترە بەڵام هێشتا ئاستی پێویست نییە ئاستی پێویست ئەوەیە تۆ خانم نەمێنێ لە وڵاتەکە پشکنینی نەکردبی بەڵام ئێمە حتاوەکو ئێستش هەریەت خانمانێکیان کە لە قۆناغێکی زۆر پێشکەوتووایە ئەڵێ بۆ نەهاتووی بۆ پشکنین ئەڵێ قەت نەمبیستووە قەت کەس پێ نەوتم پشکنین کە یان زانیوێتی کێشەیەکی هەیە ترساوە یعنی دوو کێشەمانەیە یانەوەتە وشیاریان نیە نایەن یان ئەوەتانێ شەرمەکەیان ئەترسێ کە نایە بەدەم پشکنینەکانەوە ئێمە ئەحسائیەکی مەزبوطمان نییە تا بزانین ئەم ساڵ زیای کردووە یان کەمی کردو بەس ئێمە ئەوەی ملاحەزەکەن بە سەراحەت هەر لە زیادبوونایە یعنی زیادبوونەکەش یان ئەوەتانێ خەڵک زیاتر تووشە بێ یان ئەوەتە خەڵک زیاتر وشیارە ساڵ بە ساڵ زیاتریە بۆ پشکنی ئەگەنام شێرپەنجە هەر هەبووە بەڵام لەسەر ئاستی هەموو دنیا زیای کردەوە بە ئەمریکا و ئەوروپاشەوە ئیتر هی ئەوەیە پشکنینەکان زۆرتر بووە یعنی خانمان وشیارترە ناڵێم هیچ کێشەی نەخۆیەت پشکنینەکە بە چەندەها جار هیچ کێشەی نەبوو لە پشکنینەکانە شێرپەنجە بچووکمان دۆزیوەتەوە جگە لەوەیش لایفستایل گۆڕاوە یعنی شیوازی ژیان نە خواردن تەندروستە نە خەو تەندروستە بەکارهێنانی مۆبایل و ئامێرە ئەلکترۆنەکان دڵنیایەوە ئەوانە کاریگەری هەیە لەسەر زیادبوونی هەموو نەخۆشیەکان و لە زمنیشە شێرپەنجەی مەمک وەڵاهی سنتەر نەک یەک سنتەر 10 سنتەریش زەڕۆرە چونکە تۆ نەخۆش جاری وا هەیە چەند مانگێک ئەوەستێ تاوەکو ئەشیعێکی بەرەکەوێت لەبەرەوەی یەک سنتەرەیە ئەو سنتەرێش 2 ئەشیعیتیایە یعنی لە ڕۆژێکە هەر ئەتوانن 15 بۆ 20 مەمۆگرافی بگرن ئەشیع بڵێن بەڵام جاری وا هەیە 100 خانم سەردانی ئەو سنتەرە ئەکا لەبەرەوە ئەو 20 کەسەی کە بۆی کرا ئەوەی دوای ئەوە ئەبێ موعید وەرگێ لەبەرەوە ئەو سنتەرانە
هەتا بڵێ ضرورە بۆی خانمێکی زیاتر چونکە جاری وایە خانمان بە سەراحەت تااقەتیان نی ئەڵێ مۆعیدەکەونە دوورە هەر بیرم چۆتەوە بێم بیکەم فەحسەکە